بسم الله الرحمن الرحیم خۆشەویستان زۆر جار پرسیاری ئەومان لێ کرا ئایا خوێندنی قورئان یاخود سوورەتی فاتحە ئاگاتە مردوو یان ناگا. زانانی کۆنمان سەلەفی ساڵح دوو ڕای جیاوازیان هەبوو، ڕایکیانە فەرمێ ئەگات و ڕایکیانە فەرمێ ناگا، بەڵام ئەتوانین دوو خاڵ باز بکەین کە کۆدەنگی زانانی لەسەرە. خاڵی یەکەمیان ئەویش دوعاکردنە بۆ مردوو. کۆدەنگی زانان لەسەرەوەیە کە دوعا دەگاتە مردوو، سوودی دەگاتە مردوو. اینجا بەڵگەی قورئانی لەسەرە، بەڵگەی فرموودەی لەسەرە، اینجا ئیجماعی زانانی لەسەرە. بۆ نمونە لە قورئانی پیرۆزە خی گەورە باسی نوح پێغەمبەرمان بۆ کە عەلەیهی سەڵات وسەلام لە کاتی نزا و پاڕانەوەی دوعای بۆ گشت بڕوادارانی نێرومێ کردووە، فەرمێتی ربی اغفر لي ولوالدي ولمن دخل بيتي مؤمنا وللمؤمنين والمؤمنات. اینجا دوایەوە ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەویش دوعای بۆ گشت بڕواداران کردووە، ربنا اغفر لي ولوالدي وللمؤمنين. اینجا پێغەمبەری نازاریشمان عەلەیهی الصلاة والسلام خی گەورە داوای لێ کردووە بپارێتەوە گشت بڕواداران، ئەفەرمی واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات. بۆیە ئەتوانی قورئان بخوێنیتەوە، دوای ئەوەی کە قورئان خوێندوتەوە اینجا بپارێتەوە لە خوا، بڵێ خوایە ئەم قورئانم لێ وەرگرە، اینجا پاداشەکەی بگێنە بە فڵانە کەس، ژمارە چەند کەس ناوە بەی، خی گەورە پاداشی لێکەم ناکاتەوە. بە کۆدەنگی زانان دوعاگاتە مردوو، بە ئیجماع دوعاگاتە مردوو، ئەویش بکە بە دوعا. خاڵێکی دووەمیشانەویشی ئیجماعی لەسەرە تەوەسولکردن بە کردەوەی چاکە. بۆ ئەو کەسەی کە چوونە ناو ئەشکەوتێک و دەرگاکان لێ داخرا، خی گەورە چۆن دەرگاکی لێکردنەوە لە سەحیح بوخاری موسلیم هاتووە، پاڕانەوە تەوەسولیان کرد بە کردەوە چاکەکانیان، ئیتر کردەوە چاکەکانیان بوونە هۆکاری ئەوەی کە خی گەورە دەروی خێریان لێ بکاتەوە و دەرگای ئەشکەوتەکان لێ بکاتەوە. ئەتوانی قورئان بخوێنیتەوە، ئەو کاتە بپاڕیتەوە بڵێ خوایە بۆ خاتری ناوە جوانەکانە، بۆ خاتری ئەم کردەوە چاکانە کە کردومە، ئەم قورئان خوێندنەوەی کە کردومە پاداشەکەی بگەینی بە فڵانە مردوو. زۆر سپاس.